الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزيزانم، ئێمە کەوتوونەتە ناو مانگی مبارەکی ذیلحیجە. ذیلحیجە سەرەتای ئەم مانگە، یعنی یەکەم ڕۆژی نۆمینە، پێوترە ذیلحیجە، واتە ئەو مانگەی کە حەجی تایە. مانگێکی زۆر زۆر مبارەکە. زۆر پێویستە ئێمە ئیماندار و موسڵمان زیاتر و گرنگتر لە هەموو ساڵ و ساڵیاد و لە هەموو شتەکانی تر و هەروەها لەوەی کە چۆن ساڵی لەدایکبوونی حەزرەتی عیسا زانین و ساڵی کوردیە زانین، زۆر لەمە زیاتر ساڵی هیجری و کۆچی و ئیسلامی بزانین. مانگی ذیلحیجە و مانگەیە کە حەجی مبارەکی تایە، مانگێکی زۆر زۆر مبارەکە. هەزاران هەزار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە ئێوەی ئازیز و خۆشەویست لەم مانگە مبارەکە و لەم کاتە پیرۆزانە و لەم شەو ڕۆژە پڕ لە جەوهەر و بە قیمەتانەیە. خۆشەویستان، لە کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی شیرینچا جارێکتر هاتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە مانگی ذیلحیجە و لە ڕۆژە مبارەکەکانی نۆمینە و حەجی پیرۆز و عەرەفەی گەورە و هەروەها ڕۆژە پڕ لە سەروەریەکانی حەجی پیرۆز. لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك. خۆشەویستترین زیکر و خۆشەویستترین یادی خوای گەورە لەم ڕۆژانەیە بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە لای خوای گەورە. ئەم زیکرانەی زۆر زۆر خۆشەوێ خوای گەورە لە ڕۆژانی ذیلحیجە، لە ڕۆژەکانی نۆمینە و جەژنا بۆترێت. سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم هەموو ئەم دە 12 ڕۆژە هەتا حەجیش تەواو بێت، واتە تا 3 و 4 ڕۆژی جەژنیش تەواو بێت. وتری ئەم زیکرانە زۆر زۆر گەورەی و زۆر خۆشەویستە لای خوا. هەر کەسێ ئەیان لێت بە ژمارەیەکی زۆر، یعنی تۆ ئەڕێ بەڕێگایە ئیشەکەی لە مەتبەخەکەتا، کار و کاسبی خۆتەکەی، با دەم و دڵت بە زیکرەوە پەیوەست بێ. ئەو زیکرەش چییە؟ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله. ئەم 5 زیکرە ئازیزانم، سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله. خۆشەویستترین زیکرە لای خوای گەورە لە ڕۆژانی ذیلحیجەیە، ئالەم ڕۆژە مبارەکانەیە. لەبەرەوە تۆ لە ئیش و کارەکانی خۆت دوا ناکەوی کە دڵت و زمان بە زیکرەوە بێت. با ئێمە زۆر خەریکی زیکر بین، چونکە زیکر قایممانەکات، ڕێی ئیستیقامەت و دامەزراویمان پیشانەدات. ئەنجام و کۆتاییەکەی زاکرین ئینشاء الله عاقبەت خێریە، عاقبەت خێریمان دەسەخات. چەند گەورەیە خوا عاقبەت خێریمان باتە، چ خەڵاتێکی گەورەیە. عاقبەت خێری یعنی لەسەر ئیمان، لەسەر ئەم ئیسلامەتیە، لەسەر تۆکمەی ئیمان و دینداری بژین و بمرین و زیندوو ببینەوە. چ خەڵاتێ لەوە گەورەترە. سوپاسی خوای گەورە ئەکەین کە ئێمەی ڕزگار کرد لە بتپەرستێتی و ئاگرپەرستی و خەڵک پەرستی، هێناینە ناو حەظیرە و ناو بازنە زۆر جوان و منەوەر و باخچە پڕ لە جوانیەکەی ئیمان و ئیسلامەتی. هەموو ڕۆژێ وەڵڵاهی سەدان جار سوژدە دەبەرین بۆ خوا کە خوا بە موسڵمانەتی خڵقاندووینی، کە میلەتەکەمانی میلەتی کوردی لە بتپەرستیەتی و ئاگرپەرستی و وەشتپەرستی هیچ پەرستی ڕزگار کردووە و ئێمەی شاخەڵاتی ئیمانی پێیاوین. با پەروەردەی خۆمان بە ئیسلام بکەین، پەروەردەی مناڵەکانتان تۆکمە بکەن بە ئیسلام، بە مەنهەجی ئیسلام، بە شەریعەتی پیرۆزی مبارەکی ئیسلام. لەمە گەورەتر و سەروەریترمان نییە ئازیزانم. دەستی پێوە بگرن، سوژدە بەرن کە خوایە سوپاس بۆ تۆ نیعمەتی ئیمانە بە من ناوە، سوپاس بۆ تۆ کە بە ئیسلامەتی و بە ئیمان و بە دینداری من و خوڵقاندووە. والله ئەبوایە لە ناو بازاڕە علاگەکانماندا بنایە سوژدەی شکرمان ببردایە لە ناو جەرگەی بازاڕە بۆ ئەوەی کە خوایە سوپاسی تۆکەین لەسەر نیعمەتی ئیمان و ئیسلامەتی.
ئەمە نشتێکی بە قیمەتیەوە پێمان هەموو شتەکانە ڕواتە ئازیزانم خۆشیەکانی خواردن و جنس و هەوا و ئارەزوو و نیشتیمان پەروەری و چی هیچی نامێنێت و هەموویشی پۆخڵەواتی تێکەڵە بێ هەموویشی گوناهی تێکەڵە بێ هەموویشی ساختەی تایە بەڵام ئیمان و ئیسلامەتی ساختەی تیانە ئیمانی ساغ ئەمان گەیەنێ بە حەقیقەتی ڕاست سپاس بۆ تۆ الحمد لله يا ربي الحمد لله على نعمة الإيمان والإسلام الحمد لله على نعمة الإيمان والإسلام ئەم زیکرتان بیرەچێت لای خوا زۆر خۆشەویستە کێ ئەوێ لای خوا خۆشەویست بێ بە ئەم دە 12 ڕۆژە هەتا ڕۆژەکانی جژن تا چوان ڕۆژەکەی جژن تەواو بێت بەردەوام بە تەسبیحەکەت بەو ئالەتە ئەلەکترۆنیکە لە دەستایە بە پەنجەکانی بە هەر شتێک تۆ تەسبیحاتەکەی بیکە هیچ مشکلەیەک نییە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم الحمد لله على نعمة الإسلام فضل وقوري أم دروجة ما مصاد دروجة بيانا لن دروجي ذي الحجة ما ذي الحجة طبعا أم دروجة بنوميني حاجيان ناو كردواري خمانا بنوميني حاجيان ناسراو جا بفضل وقوري أم دروجة هر أولا بسك أخوي قوري فرمي والفجر وليال عشر هندك يعني العلماء حتى والفجر كي جعلن سين بس بيدي بياني ججنا خوا ليالي عشرة أو يتري ابن كثير ك باتفاق علماء يكك المفسرين جورا كان أو أفرمي أم دروجة ما بستي نوميني حاجانو دي ذي الحاجية جاء يعني فضل جوري أم دروجة وكل قرآن يتر أو نيبسك أخوي جورا سيني بيه أخوا إن جاء پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي هیچ کردویەکی چاک هیچ کارو کردویەکی چاک خێر و سەدەقەیەک بەقەو کارو کردوی چاکی ئەم دەڕۆژە خێری نییە لە لای خوا وتیان ئەی پێغەمبەری خوا تەنانەت جیهاد و تێکۆشانیش لە پێناوی خوا فەرمی نەخێر ئەویش مەگەر کەسێک بەسەر و ماڵ بڕوات بەسەر و ماڵەوە بڕوا بۆ جیهاد و نێتەوە ئەو کاتە ئەوە لە وەخت بەگەر زیاتر خێری هەبێ جا اینجا طبعا هەموو ئەو کار و کردوانەی کە لەمە خێرن لەم ڕۆژانە نوێژ و ڕۆژ و ئەمانە ئیبن حەجەرە فەرمێ ئیبن حەجەر ئەمەی ئیبن حەجەری ئەسقەلانی بکەین بۆ نمونە بۆی لامی باشترە ئەفەرمێ هەچی کردەوەی گەورە هەیە لەم دەڕۆژا کۆ بووەتەوە نوێژ ڕۆژ و ئەمانە ڕوکنی ئیسلامن حەج کردەوەی چاکە بەخشین اینجا ئەمانە هەمووی کۆبوونەتەوە لەم ڕۆژە لە هیچ ڕۆژێکی ترانین اینجا ئێمە کە ئەڵێن ڕۆژ باشترین ڕۆژەکانی دنیان ئێڵێ ئەفەرمی ئەی لەیلەة القەدر جا عولەما جوابی ئەمان ناوەتەوە یەکێک لەوانە ئیبن قەیم ئەفەرمێ دەشەوی قەدر گەورەترن لە دەشەوەکەی زیلحەجە دەڕۆژی قەدریش قەدری ئەم زیلحەجەیە لە دەڕۆژەکەی قەدر خێران زیاترە ئەمە ئیبن قەیم ئەیژێڕێتەوە طبعا لەوەچێ لە ئیبن تەیمیشەوە نقلی کردووە یعنی ئەنجا دوای ئەوە ئیتر لەم ڕۆژانە زیکرکردنە نوێشکردنە ئینجاوە ئەوانە حەجەکەن ئەوان لێن اینجا ڕۆژی عەرەفە تایە ئینسان بە ڕۆژوو بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وا حساب ئەەکەم کە بێتە هۆی کەفارەتی ساڵێک شۆردنەوەی گوناحی ساڵێ لەوە پێش و ساڵێکیش لەوە دووە جا چی لەمە باشتر هەیە ئینسانی مسلمان خوا لە گوناحی 2 ساڵی بە ڕۆژێ ڕۆژوو لێی خۆش بێت اینجا ئەم دەڕۆژە ئینسان هەوڵ بدا هەر ئەوە نییە ینی هەر بەس ئێمە هەر بەس باسی عیبادەتەکان بکەین کاکە لە بازار ڕای هەرزانی دەست پێ بکە خاتری خەڵکە یارمەتی خەڵک بە هەر ئیشێکە کە هەیە لە ئیشەکەی خۆتا چاوپۆشی بکە لە خەڵکی کەمتر بۆکو لە بەخە بۆ نمونە دارتاشێکی کابرا شتێک بۆ دروست کردووە هەرزانتر بێرێ کەمتر بێرێ دوکانداری چ دوکانێکە هەیە لەو ئیشەی خۆتا فەقیرێ دێ یەک یارمەتی بە شەرت نییە هەر یعنی هەر تۆ بە ڕۆژوبی بەڵێ ئەمانە کردەوەی گەورەن و ئەمانە بەڵام خۆ ڕۆژوو بوون و زەکات و حەج و
خێر حەز ناخێ حەز لە هەموو مانگەکانیە بەزەرم مانگێ خێر و چاکە لە هەموو ڕۆژێکە هەیە منجانی مسلمان هەموو دەقەیەکی خێر و چاکێ هەر نەتوانی کاکە هەر نەتوانی شەڕی خۆت دادە لە خەڵکی خراپە مەگە بەس لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك ئەتانەوێت خۆشەویستترین و نزیکترین کەس بن لە خوای گەورە دەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ڕێگەکەی پیشان ناوین خۆشەویستترین و نزیکترین کەس لە خوا کێمەی دەسەکەوێت قڕب زۆر گەورەیە تۆ لە چرکەیە لە چرکە ساتەکانە قڕب و نزیکی خوا دەست بکەی هەموو شتێکە بردۆتەوە دووری لە خوامان هەبێ هەموو شتێکمان دۆڕانوە هیچمان نییە هیچ سەروەریەکمان نییە ئەتانەوێت نزیکترین و خۆشەویستترین کەسی لای خوا بن دەی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە فەرمودەی مبارەکی خۆی ئامۆژگاریمانەکاتە ئەفەرمێت هەر کەسێ ڕۆژانە بە تایبەتی لە ڕۆژی عەرەفەیە ڕۆژی عەرەفەی گەورەکە ڕۆژێک پێش جەژنەکات بڵێن لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير صجر ئەم زیکرە بڵێ بیتە خۆشەویستترین کەس و نزیکترین کەس لە خوای گەورە ئەگەر زیاتر بڵیت هەر زۆر خۆشەویستەوی لای خوا خۆشەویستان ئەم زیکرانە یاقوتن گەوهرن گەنجینن ئەیان دۆزینەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆمان ئەدۆزێتەوە دیاریەکە بۆمان لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير تخوا ئێمە هەر بە دوای فەیسبووکە بە دوای هەواڵە 10,000 هەواڵ مێشکت چاوت ئەندامەکانی جەستەد نەفسیەتت وێرانەکە هیچمان دەست ناکەوێت بەس لەما خۆشەویستی خوا و نزیکی لە خوا دەسەکەوێت بڵاوی بکەنەوە بیگەێنن بە خۆشەویستانتان بە تەلەفۆن بیڵێن بە یەکتر بڵێ مژدەیەکم پێ پێغەمبەر فەرمێ لەم ڕۆژی عەرەفەیە 100 جار بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير تۆ 100 جار بەیانەکەی تا ئێوارە ئەم زیکرە بڵێ لە ئێوارەیەنجا دوعا بکە تۆ خۆشەویستی خوای تۆ نزیکی لە خوا دوعاکانە گیرابێ تخوا دوعای بە قیمەت و بە جەوهەریش با بکەین ئەو دوعانەی کە زۆر گەورەیە بۆ ئیماندار بیکە خوایە سیارێکم بەرێ ئەوەم بەرێ ئەمانە شتی بچووکن ئازیزانم شتی دنیایی با زۆر داوا نەکەین بڵێن خوایە عاقیبەتمان بەخێرگەڕە خوایە مناڵەکانمان لەم فتنەی بێتەربیەتی بێ نیزامیەی بێ پەروەردەیی ئیسلام بپارێزە کە پەروەردەی ئیسلام نییە خوایە بمانگێڕەوە بۆ ناو پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامەتی و دینداری میلەتەکەمان بە ئاگا بێنرەوە لەم ئینزیلاقە گەورەی کە ئەیانەوێت تێیکەوێ یا رب العالمین فریای ئومەتەکەمان بکەوە ئومەتی ئیسلامی بەدەست جوولەکە و گاور و بەکرێگیراوەکانیانەوە گیریان خواردووە یا ربی ئومەتی ئیسلامی لەم زەلیلی و نەکبەتی ڕزگار بکەی ئەمە بکەنە دوعای ئێوارانتان ئێوارەی ڕۆژی عەرەفەی گەورە خەمی گەورە لە دڵتانە هەبێت خەمی گەورە قیامەتمانە خوایە لە قیامەتە ڕزگارمان بکەی خوایە لە دایک و باوکمان خۆش بی خوایە ئیمانمان سەلامەت بکەی یا رب العالمین خوایە تەوفیقمان بی خوایە مناڵەکانمان جەهەنمی نەبن دوعای ئەو پێغەمبەرە وەلا تەموتن إلا وأنتم مسلمون ئەم خەمەت هەبێ بۆ مناڵەکانە ڕۆڵە بیکە لە ڕاهی خوا نەخەڵەتی بە هیچ کەس نەخەڵەتی دینە لە بەرچاو بکەوێ دین سەروەریە ئیسلام گەورەترین خەڵاتی ئاسمانە خوا ناردوێتی بۆ ئێمە دنیا و قیامەتمان وابەستەی ئەم دینەیە لەم دینە بترازێن مرتەد ببن پنا بەخوا بە ئەبەدی لە ئاگری دۆزەخی جەهەنەما بن ئەمە بە مناڵەکانتان بڵێن ئەم پەروەردە با دروستکەینەوە خۆمان چیمانە تا پەروەردەی مناڵەکانمان نەکەین خۆمان چ نوقسانیەکمان هەیە ئەگەر دەست نەبین پەروەردەی مناڵەکان لەگەڵیان دانیشی چوار قسەی ڕێکوپێکیان لەگەڵا بکەی لەسەر نان خواردن لە کاتی خەوا لە کاتی سەیرانە لە خۆشەر نییە هەر نەسیحەتیان بکەی هەر ڕەفاقەتیان بکە مەحەبەتی تۆیان هەبێ مەحەبەتی شتی خراپیان بۆ دروست نابێت لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير ڕۆژی عەرەفە بەلایکەمەوە 100 جار إن شاء الله ئەم زیکرە مبارەکە وەم سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەجێ بکەی لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت هیچ ڕۆژانێک نییە وەکو ئەم دە ڕۆژەی سەرەتای مانگی ذیل حیجە کردەوەکردن خۆشەویستتر بێ بەلای
خوای پەروەردگارەوە وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جیهادکردنیش لە پێناوی خوا فەرمووی بەڵێ جیهادکردنیش لە پێناوی خوا ئیلا مەگەر پیاوێک بە خۆی و بە ماڵ و مناڵی و دەرچێت و نەگەڕێتەوە یعنی کردەوەکردن لەم ڕۆژانە لای خوای پەروەردگار خۆشەویستە بن لە پیاوان نوێژەکانیان بە جەماعەت لە ئافرەتان لە زیکر و یادی خوای پەروەردگار بە ڕۆژوو بوون هەر عیبادەتێک کە پێشترش ئەنجاممانداوە ئێستاش گەرموگوڕێکی زیاتری پێوە دیاری بێگومان چۆن بڵێ پاداشتەکەی لە لای خوای پەروەردگار خۆشەویستە بێت چون خوای گەورە لە قورئانی پیرۆزە سوێنە خوات بەم ڕۆژانە وەکو لە قورئانە لە سوورەتی فەجر فەرمێت والفەجری وەلەیالین عەشر خوای گەورە سوێنە خوات بەم ڕۆژانە کە سەرەتایی مانگی ذیلحیجەیە زانایان وەکو معلومی بەڕێز مامۆستای بەڕێز جیاکاریکەن لە نێوانیەوەی ئایا لە شەوی کۆتایی مانگی ڕەمەزان خۆشەویسترە لای خوای گەورەیان ئەم سەرەتایی مانگی ذیلحیجە سەرە ڕایبوونی ئەو بابەتانە ئەوەی کە زیاتر من مطالعام کردووە ئەم سەرەتایی مانگی ذیلحیجە زۆر خۆشەویستە لە لای خوای گەورە هەر شتێک عیبادەت بێ و نیەتمان بۆ خوای پەروەردگار بێتەوە متابعی سنەتی پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵات وسەلام بێگومان لە لای خوای گەورە پاداشێکی گەورەیە لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة وصيتێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم وصیەت خلاصەی نەبووەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پاڵەفتەی ئەو شتە زۆر جوانانەی کە پێغەمبەر ئەیەوێ بە ئێمە وڵێ ئەم وەسیەتە پێغەمبەر جێبەجێ کردووە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێیان کردووە تابعین شوێنکەوتوانی سەحابە تابعی تابعین بەم شێوەیە سەلەفی ساڵحی ئومەتی ئیسلام ئەولیا و دۆستەکانی خوا جێبەجێیان کردووە کە فەرمی عەبدوڵڵای کوڕی حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەردووکیان ئەفەرمێت لە هەموو دڕۆژی ذیلحیجەیە واتە لە یەکەم ڕۆژی نۆمینەوە هەتا وەکو ڕۆژی جەژن ڕۆژەکانی جەژنیش پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەیە فەرموو تایبەت نییە تەنها بە جەژنەوە حتى عەبدوڵڵای کوڕی حەزرەتی عومەرە فەرمێت مناڵەکانی خۆی نار بۆ ناو بازار ئەیوت ئەم زیکرە بکەن یعنی وەکو ئێستا ئێمە کۆمەڵە مناڵ بە کۆرس بچنە ناو بازار بیری خەڵکی بخەنەوە ئەم زیکرە زۆر زۆر جوانە ئەم تەسبیحاتە نەشیدە زۆر ئیمانیە جوانە تەوحیدیە زۆر جوانە کە لە ناو خەڵکە لە بازارە لە شوێنی گشتیە لە قوتابخانەکانە لە هەر شوێنێکا بۆتان کرا ئەم دە ڕۆژەم زیکرانە بڵێن لە ناو ماڵە بە مناڵەکانتان فێر ببن ئاخر بۆچی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە تۆ نوێژە فەرزەکانت لە مزگەوت بە جەماعەت کرد سنەتەکان بێنیتەوە ماڵەوە تا مناڵەکانە بیبینن تا تعلیمی بێ فێر بن ئەو زیکرە جوانە کە لە ناو بازارە لە ناو ماڵە لە مزگەوتە بوترێت طبعا زیکرەکە زۆر زوو درێژە بەس ئێمە بەشی کێڵین واشکرێ لەبەر بکرێت واشکرێ بوترێت الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا لا إله إلا الله وحده صدق وعده ونصر عبده وهزم الأحزاب وحده وأعز جنده لا إله إلا الله ولا نعبد إلا إياه مخلصين له الدين ولو كره الكافرون الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا لا إله إلا الله وحده صدق وعده ونصر عبده وأعز جنده وهزم الأحزاب وحده لا إله إلا الله
ولا نعبد إلا إياه مخلصين له الدين ولو كره الكافرون. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الله أكبر. لا إله إلا الله وحده صدق وعده ونصر عبده وأعز جنده وهزم الأحزاب وحده. لا إله إلا الله ولا نعبد إلا إياه مخلصين له الدين ولو كره الكافرون. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على سيدنا إبراهيم وعلى آل سيدنا إبراهيم، وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما باركت على سيدنا إبراهيم وعلى آل سيدنا إبراهيم في العالمين إنك حميد مجيد. إمامي الشافعي رضا ورحمة خوای لێ بێت وەسیەتی ئەکرد، ئەویش هەر بە هەمان وەسیەت بکە. ئیمامی شافعی سەرمەزهەبی شافعیە کە خۆمان شافعی مەزهەبین لە کوردستانە. ئەم ئیمامە گەورەی ئێمە شوێنکەوتەی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسیەتی کرد هەروەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسیەتی کرد بۆ خەڵک کە بیڵێن. ئیمامی شافعی ئەمەیە کرد سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەک تەنها لە جەژنە بەڵکو لە دە ڕۆژی ذیلحیجە هەر هەموویە حەل یەکەم ڕۆژی نۆمینەوە دەست پێ بکەن بەم الله ئەکبەرە. ئەگەر هەر نەتانزانی هەر بەشی یەکەمی الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەرەکە بڵێن ئینشاءالله. ئەم ڕۆژانە خۆشەویستان ڕۆژانی جوابدانەوەی دوعایە. خوا دوعاکان قبوڵ ئەکات، دوعاتان لێوەرەگرێت. خوا هەموو کاتێ ئامادەیە کە دوعا لە ئێوە قبوڵ بکە. ئێوە بەس دوعا بکەن، بەس عەبدایەتی خوا بکەن. کەس دوعاتان لێوەرناگرێ غەیری خوا، کەس پاڕانەوەکانتان بە هەند وەرناگرێ غەیری خوا، کەس تکاکانتان گرنگ نییە لەلایەن غەیری خوا. غەیری ئەڵڵاه مەپەرستن، غەیری خوا شوێن هیچ شتێکی تر مەکەون. هەمووی دەستبڕین و ساختەچێتی و دنیاویستیە، هەمووی گیرفان پڕکردن و شەهوەت بازی و شەیتان پەرستیە. لەبەرەوە ئازارم ئەم ڕۆژانە ڕۆژی دوعا و پاڕانەوەیە. ئەم دە ڕۆژە چەنێ بۆت کرا، چەنێ بیرکەوتەوە، چەنێ لە خەیاڵتا بوو بپارێرەوە. یا ڕەب یا ئەڵڵاه یا ڕەحمان یا ڕەحیم، بەناوە پیرۆزەکانی خوا بپارێرەوە. بەو دوعا جوانانەی کە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعا قورئانیەکان، دوعای ئەولیا و پیاو چاکەکان چۆن پاراونەتەوە. ئێمەش باوا بکەین بە دانیشتنەوە، بە پاڵکەوتنەوە، بە ڕۆشتن بۆ بازاڕەوە کە ئەڕۆی بەڕێگایە خۆشەر نیێت و دەست بەزگەیتەوە. لە دڵی خۆتا دوعاکە یا ڕەبی ئیمانێکی کامڵم پێ ببەخشە، یا ڕەبی سابتم کە لەسەرم دیرە، یا ڕەبی نیعمەتی زیکرەکانی خۆتم پێ ببەخشە، یا ڕەبی عاقبەت خێرم کە، یا ڕەبی خوایە ئەو ڕۆژەی یەکەم ڕۆژە گەڕێمەوە بۆ لای تۆ لە بەرزەخ، یا ڕەب العالەمین فریام کەوە لە ساحەی مەحشەرە ڕووزەر نەبم ئیلاه العالەمین. یا ڕەبی لەسەر پردی سیرات بپەڕمەوە، یا ڕەب بەسەریعی یا ئەرحەم الراحمین. یا ڕەبی ئەو فەزڵ و چاکە و مەرحەمەتە لەگەڵ منا بنوێنە ئیلاه العالەمین کە لەو کۆمەڵانە بم کە لە ناو مەحشەریشە نایانوێستێن و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستیانە گریان با بۆ دەرگای بەهەشتیان کا بە بەهەشتا خەڵک لە مەحشەر ئاوەستاوە 50,000 ساڵ. بەس چۆن ڕوومان بێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵین یا ڕەسوڵ الله ئێمەش با لەو کۆمەڵانە بین. ئەگەر ڕۆژانە بەلای کەمەوە 100 سڵاوات لە پێغەمبەر نەیابێ صلی الله علیه وسلم. کاک شێخ عوسمان جەنابەت چەنێ ئەتوانی لەگەڵ ئەم نەخۆشیە ذکر و سڵاوات و ئەوانە بدەین؟ وەڵڵی قوربان لەگەڵ نوێژەکان هەموو سڵاوات و شتی هەیەم و ئەو ئاەتەکانی خوێنم و سبحان الله والحمد لله و الله أكبر والله لله الحمد و ئەم شتانە ئەکەم و ئەتر فاتحە شت بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نێرم و ئەتر
ئەو شتاناکەم و لای لای ئەڵڵاکەم و دڵ خۆشەکە نوێژەکەی ئارە وەڵا لەخوا گەورە بەزیابێ ئەڵم بەزیێ نوێژەکانی شمەکەم لەخوا بەزیابێ ئەرە وەڵا لەخوا بەزیابشکو نوێژەکان نوێشوە وازم یەک ساڵن تۆزێ نەتوانی یەکجار وام لاتبوو ئەسێ هەر نوێژەکانم هەر کردووە بە ڕۆژوش بووم بەخوار پار و پێران لە مانگی حەوت وغانی کە جەنابتان هاتن بوو لە نازم مانگی چەند بوو جارشکە هاتن بە ڕۆژوو بووم بەخۆ مانگی حەوت و هەشت بەو گەرمایە بەخوار ڕۆژم لێ نەخواردو لەخوا بەزێ ئارە وەڵا ئەم یارمەتی و تەوفیقە خوایە چیەکە سە تۆ بە نەخۆشی بە تەمەنێکەوە ینی نوێژە نافەوتێت ڕۆژەکانە نافەوتێت اینی خوایە ئەوە گەورەی خوایە خەڵاتی خوایە خوا ئەوەی پێبەخشیم ئەمەشی پێبەخشم کە بتوان نوێژەکانم بکەم ئەتر ئەوەشی لێ نەگرتومەتەوە لەخوا بەزێبە ئەتر لەخوای گەورە بەزیابێ و نوێژەکان مەکەم و ڕۆژووە گرم و بەخوا لەخوا بەزیابێ لە گەرمەکانە پار و پێرانەوانە لە مانگی حەوت و ئەشتا بوو کەی بوو پار بوو پێران 2 ساڵ 3 ساڵ لەمە پێش بەخواش کرد لێم نەخواردو ئەرە بەخوا ئاوە هاتووم بە ئێرش هەتانی ڕۆژ لێرەم نێڕۆ ئەنجا ڕۆشتمەتەوە بماڵەوە ئایوای لە ژوورە وەڵاڵا بۆم ناگیرێ لە جژنی ڕەمەزان و جژنی قوربانە خەڵک قوربانیەکە خێرەکات یارمەتی خەڵکەیە دڵی خۆشە سەردانی نەخۆشەکە سەردانی سیلێ ڕەحم بەجێهێنێ ئەم جژنانە چەند گەورەیە وەڵای گەورەیە مامەسا جژنێکی زۆر گەورەیە و ئەوەش هەر خێرێکی گەورەیە گە سەردانی نەخۆش و سەردانی ماڵە خزم و کەس و کار بکەیت و ئەوەش شتێکی زۆر پیرۆزە ئەنی خێرێکی گەورەیە گەرێکی ئەو کات دەستگیری خۆی بکات کاکە هوشیار جناب خورما فرۆشی لە ئەم مەزادخانەکە طبعا ئەوەی هاتەوە بیرمسام و ئەم دنکە خورمایی تۆ پیاغەمبەر صلی الله علیه و فەرمێ اتقوا النار ولو بشق تمرة ئەگەر بەلەتێ لەم خورما بووە بە یەکلەتی خۆتان لە ئاگری دۆزەخ پارێزن یعنی خوای گەورەی سا ئەم لەتە خورما ئەگەر من بیم بە برادەری ئالێرا بڵێم لەتێ لەو خورمات هەدیەکەم وەری ناگرێت چکڵ لەتێ خورما چییە دەی خوا وەریەگرێت خوا هەدیەی بچووکیش وەرەگرێت مسقالە زەڕەیەکیش وەرەگرێت جەنابەت چیەڵی لەسەر خێر و خێرات و چاکە و خەڵکە بینی کە خێر و چاکە بکەن ئەرە وەڵا ڕۆژانە هەموو کەس دێ خەڵکی فەقیر دێ جاری وا یارمەتیان دەرێن جاری وا بە پێی توانە چونکە خەڵکی فەقیر زۆرە لەم ناوە ئیوا دێ جاری وا ڕقەچی لێ دەرێنێ نیوچی لێ دەرێنێ بە پێی توانای خۆمان خۆ ئێمەش بازاڕەکەمانەوە نییە بە پێی توانای خۆمان یارمەتی خەڵکی فەقیر ڕۆژار دەن چونکە خەڵکی فەقیر ڕۆژار زۆرە لەم شارە کاکە وشیار هەستی کردووە کە تۆ ڕۆژە خێرێکەکە یا کەسی خێرێکەکە خێر ڕسقەکەی کەم ناکا بەرەکەتی تێکەوە هەستی بە بەرەکەت کردووە تەکید وایە حەج ڕۆژە خێر دەکەی خوای گەورە زیاتر بۆ دەنێرێتەوە ڕزقەکە زیاتر دەفرۆشێ حەج کەسە خێر بکە خێر خوای گەورە پاداشت دەداتەوە چونکە خەڵکی فەقیر ڕۆژار ئەوەندە زۆرە تۆ شتێ دەبەخشی خوای گەورە دەوەندە بۆ دەنێرێتەوە تەکید بە وایە نمونە لا نییە وەکو ئەگەر نمونەیەک چیرۆکێ بەسەر هاتێکرد بیر بێتی خۆمان کوردەواری هی خزمێکرد کە ئەوە بەخشندە بوو بێ خوای گەورە لای لێ کردوێتەوە دەوڵەمەنی کردووە تەکید خوای گەورە خوار ڕزقی هەموو کەس دەدا بە پێی توانای خۆی هەز کەس بۆ خۆت هەوڵ بێ خوای گەورە بە پێی توانای خۆت ڕزقی خۆت هەردەدا قابیلە ئێمە ڕۆژانە هەوڵ دەرێن دێن بانیان زوو دوکان دەکەنە خوای گەورە ڕزقی خۆت بۆ دەنێرێ بە پێی کەم و زیاد لەبێ شکر بێ بە بەشی خوای گەورە هەر چەندێکی بۆ نازی خوانێ لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك الله خوای گەورە فەرمێت فأي الفريقين أحق بالأمن إن كنتم تعلمون الذين آمنوا بس إيمان داران أمن آسایشیان دەسەکەوێت ئەمنی ڕۆحی ئەمن و ئاسایشی دەرونی ژیانێکی پڕ لە خۆشی لە دنیا پێش قیامەت بەس ئیماندار دەستیەکەوێت بەس بە ئیمانیش حاصڵە بێت بە پارە حاصڵ نابێت بە سوڵتە و بە کورسی و بە سیاسەت و منسەب حاصڵ نابێت بەس بە ئیمان فأي الفريقين أحق بالأمن إن كنتم تعلمون الذين آمنوا بس إيمان دار ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن بس أوانا بس ظلم نكي لخوت لخلق باري حرام نخوي أنا أمن آسايش دستناكويت تيكل بحرام وحراميات نبي دزي وفيل وساختكاري تيكل برجيان النكي أمني شي دروني قورة دسكويت
ئاسایشێک خۆشیەک چێژێک کە ئەولیاکان فەرمویانە ئەگەر مەلیک و دەسەڵاتدارەکان بیانزانە ئێمە لە چش خۆشیەکی ڕۆحیاین کە خەریکە هەڵەفرین کە خەریکە باڵەگرینەوە لە جا لە دوو ناوی سیوف بە شمشێر پارچە پارچیانە کردین تا ئەو جەوهەرە دەربێنن ئەو ئاڵتونە جوانە دەربێنن بیبن بۆ خۆیان بەس ناتوانن دەستیان ناکەوێت بەس ئیماندارەمەی دەسەکەوێت لەبەرەوە تەمەتوعکردن بە نعمەتی ئەمن و ئاسایش بەس ئیماندار دەسیەکەوێت بەس خوا یا بە ئیماندار تەوفیق ئازانم تەوفیقی خوایی خوا کۆمەکیت بکات وما تەوفیقی إلا بالله با بیرمان نەچێ هەموو جار بڵین ئەمە هی خوایە یاوێتی بە من بەخوا ئەم لەش ساغێ هی خوایە یاوێتی بە من ئەم گەنجێتیە نیعمەتی ئەوە یا ڕەبی لێت بە زیاد بێ الحەمدولله الحەمدولله چەند جار لە سێ نیعمەتەکان ئەڵێ الحەمدولله تخوا مناڵەکانتان ئەبینن بەیانیان هەڵەسن لە خەو کە هەمویان خەوتوناوە سێریکیان بکە وەکو یەکێک لە ساڵحەکانە فەرمێ سێ ئایەتەل کورسی کە شەو خەوتن بەسەر مناڵەکان تا بخوێنە بڵێ خوایە لە تۆ بەسیابێ بەسنی ئیسەیەکیان ئازاری نییە باشە ئیسەیەکیان لە خەسەخانە بواە هەزاران کەسێ مناڵەکەی لە خەسەخانایە بە مانگ بە 20 شەو لە ساڵێکا ڕەنگە 6 دانەمان بەهۆی نەخۆشیەکی درێژخایەن مناڵەکەی لەسەر جێگاکەوێت لە خەسەخانە ئەکەوێت بەردەوام بەس نییە مناڵەکە مەتوانێت تیکە قوت بات خۆ مناڵی وا هەیە شەل الأطفالە یعنی تا تۆزێ ئاو لە گەرویە چێتە خوارەوە هەزار جارم دایکە ئەمرێتم باوکە ئەمرێت تا ئەم مناڵی تیکەیەکە خوا وما تەوفیقی إلا بالله خۆ ئەمە کۆمەکی خوای خۆ ئەمە من نیم ئەمەم هێناوەتە پێش خۆ ئەمە من نیم ئەم ماڵ و سامانە خەوە خوایاوێتی بە من هی خۆیەتی هی من نییە دەست و پەنجەی من نییە خۆ ئەم زیرەکی هی من نییە ئەم دەرەجە باشم هێنا و چوومە تۆپ چوومە هەندەسا ئەم تیجارەتە باشە کە خوایاوێتی بە من خۆ هی من نییە هی خوایە وما تەوفیقی إلا بالله دائما زۆر سەریع بیری خۆمانی بخینەوە هەموو شتێکمان هی خوایە هیچ شتێکمان هی ئێمەی خۆمان نییە گەنجیمان پیریمان مناڵیمان مناڵبوون مناڵ نەبوون هەمووی هی تەوفیقاتی خوایە وەختێ مناڵەکەت پێنایە شتێکی تری پیاوی 1000 شتی تری پیاوی 10,000 شتی تری پیاوی ئەی بۆ هەر چاو لەسەرەوە یەکە مناڵم نابێت نیعمەتی زۆر ئەو پەروەردگارە لەسەرمان لەم ڕۆژانەیە ڕۆژیەوەیە کە هەست بە تەوفیقاتی خوا بکەی لەسەر ژیانی خۆت لەسەر خێزانەکەت مناڵەکانت کە گوناهێک کرد ڕابچڵەکەی کە خوا ئەوەش تەوفیقە بۆتە نێرێ کە بەهۆی گوناهێکەوە تۆ لە بازاڕە لە شوێنەکە پارێکی حرامەچێتە گیرفان ژنەکە لێ هارەکات بێ هیچ مشکلێ شەڕە بۆ دروستە بێ لە ماڵە مە پێچەرە ژنەکە بڵێ تۆ چۆشتی واڵی بە من چۆ نا بە خۆت بڵێ ئەرێ باشم چیم کردووە وەخوای گەورە ئەم ژنەی کرد بە جوندی و هەلاماری منیە قسەی بە من وت ناڕەحەتی کردم یا ئەن مێردەی کرد بە جوندیەک و بەبێ هیچ مشکلێک شەڕی بەم ژنە فرۆشت بزانە خەلەلت هەیە نوێژی بەیانی نەکردووە دێوە ڕۆژە شتێکە بۆ نێرێ ئەگەر خۆشی بێت ئەگەر بۆی نەناردی عقوبەکە سەختترە قورسترە ئینسانی مسلمان ئەبێ نوێژ و ڕۆژوەکەی ئیسا کە ئەمە باسمان کرد ئەمە بۆ خۆیەتی یعنی تەعامولە جوانەکەی بۆ خەڵکە بەڕاستی یعنی ئەمەی مسلمان ئیمڕۆ پێویستمان بە ئەخلاقی جوانە پێویستمان بە هیچ شتێک نییە ئەخلاق نەبێ ئەبێ بەم ئەم دینە بەس بە ئەخلاق و بە ڕەوشتی جوان بگەین یعنی هەر هیچ نەبێ وا نەبین لە دوورۆ خەڵگاوە شارەتمان بۆکە مسلمانەکەی ئەمە نەڕیش ئەڕوا بۆ مزگەوت و ئەمانە ئیسا لە ئەوروپا ئەو خەڵکە بەچی کابرا هەر جاری وە هەر نازانێت زمانەکەیشی تێ ناگالی بەس بەچی گەنجێکی مسلمان ئیشێکی چاکە ئەکات کابرا پێی مسلمانە بێ یەکێک لەوانە ئیسا ئافرەتێک گوتی ئیجازەم کرد و چوم غەسالەیەکم کڕی لە ئەوروپا وتی لە ئەمریکا بووە لە ئەوروپا بووە وتی کاکە ئیتر کە ڕۆشتمەوە سەیری ڕینەکەم کرد سیرەکەم پارەکەم کەم ماوە ڕۆژی دواتر هەمی کە ئیجازەم کردوتەوە و شتەکەم بردوتەوە لەوێ و پارەکەیان بەمەوە ئیتر وتی یەکێک لەوانەی کە یابی پێم تەمان پێی بزان لە زۆر عقوبەیە بوو ینی لەوانەیە بەدەست دەران کردە ئەو شتانەیەش لای ئەوان زۆر قورسە
وتی بەس تۆ پێم بڵێ چی وای لێ کردووی ئەمە بێنیتەوە وتی وەڵای ئەمە دینی ئیسلام وای لێ وا فێری کردوین ئیتر هەندێ باسی دینی ئیسلامی وەکرد یەکسەر مسلمان بوو هەر لەوێ بەو کردەوە جوانە ئەخلاقە جوانە کە پیشانیدا مسلمان بوو بردی بۆم وەلای مدیری شەریکەکە ئەو وتی کاکە پارەکەی تریشی بنەوە مادەم ئەوەنە ڕازگۆیە ئەم شتەی هێناوە تۆ چی وای لێ کردی هەموو ئینەکانیان بان کرد کارمەندەکان بانیان کردیان سەیری ئەم مسلمانەکەن چۆن ئاوا دوو ڕۆژ لەمەوە پێشتەکەی بردو و ئیسا ئیجازەی کردو و هێناوێتی و عەزیز زەحمەتی کێشاوە لەبەر ئەوەی کەوا دوو گەڵایە یا گەڵایە ئێمە زەرەر نەکەین ئیسە شتەکەی باس کرد زۆریان لەوانە ئەڵێ زۆریان نا بەڵام ئەڵێ هەندێکیان هەر لەیان مسلمان بوون ئیتر بجگە لە سەرنج ڕاکێشانی ئەوانی تریش بەخشین هەموو کاتێک داهاتوش زیاکە ببەخشی قەت ماڵ کەم ناکە زیاکە بە دڵنیایە زیاکە بە ئەوانەی کە هەیەە ببەخشم هەتا ببەخشی زیاتر بێتەوە شوێنی و ئینسان لە جەژنی ڕەمەزان و قوربانە زۆ دڵی خۆشە بەتاکید بۆوانەی کە بەخشن دڵیان خۆش ئەوانەی کە وەری شتێکن هە دڵیان خۆشە بەخشینوانە دڵیان خۆشە بێت بۆیە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان مانگێکی پیرۆزە و مانگی بەخشین و خێر و چاکێ پێش قوربانیەکە کابرا یەکەم ڕۆژی جێژن هیچی بەدەستەوە نییە ئەگە بتوانانی هاوکاریی بکەی بۆ جێژنەکە باشترە بەڵام تۆ یەکەم ڕۆژی جێژنە تێ خێرەکەکەی کابرا شتی لە بازارە نییە بەڵام ئەگە دوو ڕۆژ سێ ڕۆژ پێش جێژن بتوانیش هاوکاری بکەی ئەوە خێرێکی گەورە دەزەکەی و هەم کابراش دڵخۆشە بێ هەم بە عامیش خەڵکەکە دڵخۆشە بێت ئەگەر دەربارەی پیاوچاکان و خواناسانی پێش ئێمە ئەخلاقێکی جوان هەڵسوکۆت عیبادەتێکی جوان ئەولیا و پیاوچاکان کە هەمان بۆ لە کوردستانە ئەتوانین نمونەیەکمان بۆ بگەڕێتەوە جەنابەت ئەگەر لەبیرە بێ بەم خێراییە نمونەی پیاو ساڵحەیەک دۆستێکی خوا زانایەکی گەورە کە زۆر خواناز بوو بێت و شتێکی ئەخلاقێکی جوانی هەبوو بێ شتێکی جوانی هەبوو بێت یعنی لەبارەی چۆ بڵێنیان ئێستا هەر شتێک بێ لەبارەی عیبادەتی و بێ لەبارەی زۆر و تەقوایەوە بێ لەبارەی بەخشین و چاکەکاری و هەر شتێک وەڵای خۆی بەخشینەکان ئینسان ئەگەر بتوانێت هەموو شتەکان ئەوەی کە هەیەی سەروەت میوانە ئەگەر بتوانێت ئەوەی کە هەیەی پێش خۆی کە کابرا تەکلیفی لە نەکات خێرەکەی باتی یان چاکیشی لەگەڵا بکە بۆ هەردوو لە هەر ئیسفایلەیەکات بۆ ئەم لاشوو بۆ لە ئیسفایلەیەکات ئیتر ئەمان ینی فەرقەکە ئەوەیە بەڵام ئێستا مال ئەسەف ئەمڕۆ خێرەکان بووە بە ئەوەی کە خەڵک هەڵی شێشت بڵێ پیاوی چاکە خۆی خێر نابێت باسی کەیت کە تۆ بتوانانی بیکەیت باسی مەکە کە باسی کرد هیچیان نامێنێت تێگەی ساڵانی پیاوچاکان ینی وایان لێکت وەستوانتە سەرفێکەوە نانێشتۆ بزانێت چییە ناویشیان پێنەوت ئێستا کابرا تەماشاکێ چیەکە ئەڵێم ناوی فڵان کەس بەنایەوە ئەوەش هەم لای خەڵکەکە دڵی ئەشکێت هەمیش کابرا شعوری تۆزێ ناخۆشە بێت لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة ئەم ڕۆژە مبارەکانەی حەج نەقڵبوونی تیا یانی تۆ بە عیبادەت نەقڵەبی لێرەوە ئەچی بۆ مەکەی پیرۆز بۆ مەدینەی پیرۆز ئەچی بۆ ئەو ئەرزە مبارەکە پیرۆزەی مەکە و مەدینە ئەو شوێنوارە گەورانە شوێنواری حەزرەتی ئیبراهیم حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەم هەموو سەحابە نازدار و خۆشەویستەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو شوێنە بوون ئەچیتە بەقیعی مبارەکە سەحابە یەک دنیا سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوێ نێژراوە ئەچیتە مەکە شوێنەوارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینی لەبەرەوە لێرەوە نەقڵەبی بۆ عیبادات بۆ حەجکردن بۆ نوێژی تایبەت لە ناو مەکە و لە مەدینەیە گەشتەکەی بۆ عیبادات الله گەشتی عیبادەت چەند خۆشە ڕۆژێکیان وتم چەند خۆشە کۆمەڵێ ڕەفیق کۆمەڵێک گەنج بە یەکەوە کۆبنەوە لەواتی وی کە ئاچین بۆ فڵان شوێن بۆ سەیران با ئەمڕۆ گەشتێ بکەین بۆ عیبادەت سەرانسەری گەشتەکەمان هەمووی عیبادەت بێ لە ناو پاسەکە لە ناو سیارەکانمانە فڵان زیکر و فڵان زیکر و ئەوە بکەین گەشتی ناوێ قسەی هەزەلیات ناکەین قسەی جدیەکەین تەفەکورەکەین بیرکردنەوەکەین زۆرترینی کاتەکانمان خەریکی تەسبیحات و قورئان و زیکر و یادی خۆی گەورابین کەمتر قساکەین ڕۆژێک تەرخان کە بۆ عیبادەت چۆ بۆ فڵان مەسیف بۆ فڵان شوێن لەگەڵ چەند کەسێکە بزانە چێژێکی لێبینی ئەم جۆرە سەفرانە دروست بکەن سەفەرکردن بۆ عیبادەت دەبێ حەج ئەمەمان فێر بکات
کە هەندێک جار خەڵوتمان بۆ خۆمان هەبێ خەڵوتی جەماعیمان هەبێ بە کۆمەڵ هەمان بێ گەشتی بەیەکەوە هەمان بێ بەس عیبادەت بەس زیکر خوایە ئەمە تایبەتە بۆ ڕۆژی حەشر ئەم کۆمەڵە گەنجە کۆبینێتەوە تا لەژێر سێبەری عەرشابین لەوێ ئینشاءالله ئەم زیکرا ناکەین مەیکەن بە ڕیکلامیش تخوا مەیخەنە فەیسبوک و شوێنەکان و یعنی تەسویری بکەیتەوە ها ئێمە گەشتێکی ئیمانیمان کردەوە نا ئەوانە مەکەن خالص بۆ خوا لە بیری خۆتی بەرەوە لە بیری نەفسی خۆشتی بەرەوە هەر باسی مەکە چۆرە شوێنێکەوە خواردنێکی زۆر کەمی هاکەزاییش اینجا بزانە ئەو خواردنە چ چێژێکی هەیە کە بەیەکەوە دانیشت اینجا بزانە دوای زیکر کە تۆ ئولفەت لەگەڵ دار و درەختەکانە پەیاکەی ئەوانیش زیکرەکەن اینجا بزانە کە دانیشتی چایەکە خوا لەگەڵ ڕەفیقانتان چ چێژێکی هەیە چ لەزەتێکی هەیە بەس بە حەساسیەتێکی قوڵەوە دانیشتویت یعنی ئیحساسەکانە هەستێکی ناسکت هەیە کە ئاگام لە خۆمە با غەیبەت نەکەم با درۆ نەکەم با گاڵتە بە فڵان و فیسار نەکەم بە ناوی سوحبەتەوە ئەم حەجە جوانە ئەم دەرسانەمان فێرەکە کە ئەم جۆرە لە جموجوڵ و لە حرەکەتکردن و لە گەشت و گوزاریشمان هەبێت خۆشەویستانم شێخ مستەفا بەکریە فەرمێت کەسێک کە موریدی حەق تەعالا بێ موریدی ڕێگەی حەق بێت ئەبێ کۆمەڵە شتێ تایە بێت بە بەردەوامی بە هەست و نەستێکی زۆر بە ئاگاوە بژی وەک چی یەکێک لەوانە ئەگەر بۆت کرا بەردەوام دەستنوێژە هەبێت چکە زۆر گەورەیە دەستنوێژ بۆت کرا بەردەوام زیکری خوا بکە ئەستەغفر الله لا إله إلا الله یعنی چی پێچێت لە بینی دقەیەکە یان 2 دقەیە تۆ لا إله إلا الله ئەستەغفر الله سەڵاواتێ بدە خۆت فێر بکە بەس ئەمە کاتە بەس ئەمە بەقای دەسەکەوێ ئەوانی کا ڕاتە فەوتێ لا إله إلا الله استغفر الله الحمد لله هل وقتين برنامجك سيدك چەند جا سڵاوەتی و چەند جا زیکری خوات کردووە الحمد لله يا رب الحمد لله يا رب الحمد لله اینجا شەو ئەگەر بۆت کرا شەو نوێژێک ئەگەر بۆت کرا زیادی بکە یعنی خەوەکانمان کەم بکەینەوە زۆر زۆرە خەوین خەو وەختێک باشە کە ئینسان لە گوناه باشترین تۆ لە مەجلیسێکی گوناه هابی بچی بخەوی باشتر لەو مەجلیسە دانیشی ئەنا خەوی زۆر باش نییە هەر بۆ جسمیش این تۆ بچی 10 ساعت 12 ساعت بخەوی خوو نەی نەخەو خوو بینە نەخەوتن و هەروەها برسێتی بە ڕۆژوو ببن کەم بخۆن با کەم بخۆین بەخۆ مەڵێم با کەم بخۆین و هەروەها حەزمان لە عوزلە هەبێت لە تەنیایی یعنی هەندێک جار تەنیایی و خەڵوەتگیریمان هەبێت پێگەیت ئاخر پیاوچاکان و ساڵحەکان کە چلیان کێشاوە بە خۆڕایی نەبووە بناخەی هەیە بنەمای هەیە پێغەمبەر سەڵەم چەند جارە چوو لە ئەشکەوتی حەڕایە پێش پێغەمبەرایەتی ئەمایەوە تاوەکو بە 40 ڕۆژ بە 50 ڕۆژ ئەمایەوە تەفەکوریە کرد بیری لە خوای گەورە و دەسەڵاتی خوا کرد زیکری خوایە کرد ئەی بۆ ئێمە نەیکەین ئەی پێغەمبەرەکەمان کردوێتی عەلەیهی سەڵات وسەلام پیاوچاکانی کەن ئەگەر ئەومان پێ ناکرێت خۆ سونەتی پێغەمبەرە صلی الله عەلەیه وسەلەم کە ئیعتیکاف بکەیت تۆ چیتە مزگەوت بڵێ ئەم سەعاتە نیەتی ئیعتیکافە هێنم ئێستا ئەچی بۆ نوێژی جومعە ساعتی پێش جومعە بڕۆ بڵێ خوای گەن هەتا لە نوێژەکە تەواو بین و تەسبیحات تەواو بێت من سونەتی ئیعتیکاف جێبەجێکەم سونەتەکە بۆ نووسێ 2 ساعت 3 ساعت ڕۆژێک تاقێک ئیعتیکاف کە لە مزگەوتە بمێنەرەوە خۆ ئەوانەی کە خوا پیاون و ئەو بەختە باشیان هەیە خوا پێی یاون تەوفیق یاون 10 ڕۆژی کۆتایی شەوەکانی ڕەمەزان یا 10 شەو ڕۆژی کۆتایی ڕەمەزان ئیعتیکافەکەن لە مزگەوتە خوا لێیان قبوڵ کات ئیشی زۆر گەورە و جوانە بەڕاستی سونەتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر گەورەیە زیندوویەکەنەوە و هەروەها بێدەنگی سەمت ئازانم پەروەردەی ئەوێت بێدەنگی قسە زۆرکردن ئەم جەنجاڵی و ئەم فەوزە عالمی دروست کردووە لایک زۆرکردن کۆمنت زۆر نووسین قسە لە هەموو شتێکا کردن ئەم هەموو گوێنە ئەدرێت پەنا بەخوا ئەم هەموو دەمپیسی ئەکرێ ئەم هەموو بوختانە ئەوترێ سەمت بێدەنگی پەروەردەی ئەوێت دەی با ئەم 10 ڕۆژە خۆمان لەسەر پەروەردە بکەین و هەروەها خاترەی خراپ خەیاڵی خراپ شتی خراپ کە بە دڵمانایەت دەری بکەین لە دڵمان ئەم خاترانە ئەم خەیاڵە خراپانە کە دووری خەیتەوە لە دڵی یا بازگە دابنێ سەیترە دابنێ بۆ دڵێ بڵێ نابێم خەیاڵە خراپە بکەیت نابێ بەلایەم خەیاڵا بڕۆیت و چەند دقە چەند سەعاتە توانی خەیاڵی باش بکەیت و خەیاڵی خراپ نەکەیت و هەروەها مرشید و ئوستادێک کە پەروەردە بکە خوای گەورە بۆمان بنێرێ مرشید و ئوستادی گەورە
کە پەروەردەمان کە لەسەر ئەم هەرت خاڵە زۆر گرنگە لەسەر پەروەردەی ئیمان لەسەر ڕەوشتی ئەخلاقی بەرزە مسلمانەکان ئەو پیاوژنە ئیماندارە مەردانەی کە مێژویان ڕەنگینە و قیامەتیان پرشنگدار و جوانە خۆی گەورە لەوانەمان قبول کات خۆی گەورە دامەزراومان بکات ئەم ڕۆژانەمان بە هەدەر نەڕوات بکاوە دەستکەوتی گەوری قیامەت بۆمان ئینشاءالله کە مناڵێک کە کەسێک پەروەردەیەکی ئاینینەکەی پەروەردەیەکی نەکەی بەم دینە طبعا ئەخلاق و ڕەوشتیشی جوان نابێ یعنی بەس ئێمە کە ئەڵێن ئیمڕۆ پێویستمان بە ئەخلاقە ئەو ئەخلاقە لە تەربیەکی ئیسلامیەوە دروستە بێ یعنی ئەم سەرگەردانی و پاشاگەردانی و ئەم بکوژستانەی کە ئیستا دروست بووە هی بە دووربوونە لەو پەروەردە ئیسلامیە یعنی پەروەردە سەرەتایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 13 ساڵ لە مەکە خەریکی چی بووە پەروەردەی کردوون و هەروەها دوای ئەوەش هەر پەروەردەی کردوون هەر لە پەروەردە نەوەستاوە بەڵام 13 ساڵی یەکەم بەس بناغی پەروەردەی ئێستاش ئێمە هەر ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکەین و هەر ئێمە کە باسی ئەوم کرد کە ئیسا لە هەموو کات پێویستمان بە ئەخلاقی جوانە پیشانی خەڵکیین ئەو ئەخلاقە جوانە سەر بناغەکەی پەروەردەکەیە لە پەروەردەی ئیسلامیەوە هینە بێت لەبەرەوە یەکەمینە سەرەتای هەموو کارێکی مسلمانان ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکەن و ناش بێ پەروەردە هینێک نییە ینی ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ بێ هەر وەکو ئیمامی مالیکە فەرمێ عیلم حتا یەتیەکە یەقینە بێ وەریگری زانست و زانیاری پەروەردەیش هەتا ئەو ڕۆژەی ئینسان ئەمرێت پێویستی بە پەروەردە هەر هەیە بە تایبەتی سەرەتا مناڵ ئیتر لە 7 ساڵەوە دەست پێ بکرێ بە پەروەردەکردنی ئەم خولانە ئیساخوا جزایان باتەوە مسلمانانەی کەم شتێکی زۆر باشن داواکارین لە باوکو دایکانیش مناڵەکانیان بنێرن ئەو خولانەوە ئەو مامۆسایانەی کە خۆیان سیقان پیان هەیە بیانێنن لای ئەوانە بە تربیەکی جوان وەرگرن بۆی دوا ڕۆژ ببنە کەسێکی هیچ نەبێ کەسێکی سالم بۆ ناو کۆمەلگاکە پێویستە ئێمە ئەگەر بتوانین بە پێی توانە ئەم نۆڕۆژە بتوانین بە ڕۆژوو بین عیبادەتێک گەورێ یا هەر نەتوانی زیکرەکان بکەین ئەگەر نەکرا سونەتەکان بکەین یان خێرێک عیبادەتێک ئیتر ئەوانەی کە لە بازاڕە ئێمە تا بتوانین شتەکانمان بە پێی پێویست بفرۆشین وەکو پێویست شتەکانمان زیادی نەخێنە سەرەوانە ینی هەتا بۆت کرێت چاکە بکەیت جنابتان لەناو بازاڕان هەستان کردو خەڵک هەیە زۆر فەقیرە کە 1 کیلۆیەک تەماتەی خراپ حەزەکە بیبا یا بە خێر بێ بە پارەیەکی کەم بێ هەستەکەن فەقیری زۆر هەیە لە بازاڕە زۆرەیە ئەوەی کە تا لە بازاڕە نەبی نازانی مامۆستا ئێستا هەیە ئەڵێ کیلۆی تەماتەم بەرێ کیلۆ تەماتەکەی بۆ کێشم ئەزانم پارەی پێ نییە ئەڵێ نامەوێ هەمانە لە ماڵۆ یان کیلۆی تەماتەی نەرمم بەرێ بۆ شلەم دەوێت یان نیو کیلۆم بەرێ یا بە دووش نیو کیلۆ بە ئەزانم لە دڵیان چی پێ و چی پارەی پێ بێ بە دڵنیاوە زۆر لەو بابەتێتە لامە نمونەتان لا نییە کە مسلمانە هاتوێ بڵێ قوربانگیان جەنابەت ئەم پارێ بالا بێت ئەگەر فەقیرێ هات تۆ 2 کیلۆشتی بۆ بکێش و پارەکەی لێمەسێنە لەم نمونانە هەیە لە بازاڕ برایەک هەیە هەموو ساڵێ ڕەمەزانە دێت چەند کەسێکی فەقیرن ئەڵێ چی بر لەم سەر بۆ سەروانی بکێش و پارەکەی ئایدین بێ ئەوەمان هەیە بەڵێ